فەرمایشتێک هەیە زۆر ئەبێتە ئیشکال کە ئەفەرمێ أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمد رسول الله. ئەفەرمێ ئەمرم پێکراوە کە بکوژم یا بجەنگم. طبعا أقاتل لە زمانی عەرەبیە بە معنای جەنگکردنیە، یعنی ئەمرم پێکراوە جەنگکەم. جەنگ لەگەڵ کێیەکە؟ لەگەڵ کەسێک کە جەنگی لەگەڵا خۆ جەنگ لەگەڵ هەموو کەسێکا ناکرێ. هەر چۆن لەو ئاەتە پیرۆزە فەرمێ قاتلوا المشركين كافة كما يقاتلونكم كافة. قاتلوا بابی مشارەکەیە، یعنی تۆ ئەو ئەکوژیت و ئەویش تۆ ئەکوژێ. ئەو باسی محاربە، باسی هەموو کافر نییە. ئەبێ مەفهومە لە ذهنی خۆمانە ڕێککەینەوە. گەنج پێی وایە ئەبێ هەرچی کافر لەسەر زەویە بکوژرێ، وەها نییە. هەر لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم حتا ئەمڕۆ کافر و بێدین ژیانیان بەسەر بردووە و مقدساتی خۆیان هەمووی پارێزرابووە لەناو ئومەتی ئیسلامیە و ئومەتی ئیسلامی جایەکتە بێتەوە سەر دەسەڵات هەر بە هەمان شێوازە بێ. بۆیە کەس بۆی نییە ئیکراهی هیچ کەسێ بکە. هەموو ئەو ئاەت و فەرمایشتانە هەمووی باسی کافری محاربە، هیچی باسی کافری مسالم نییە کە ئێستا ئەنواعی کافرتان بۆ باسەکەم. حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ناتوانێت ئیکراهی هیچ کەسێ بکە لەسەرەوەی کە ئیمان بێنێ. خوای گەورە لە قورئان ئەفەرمێ ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا. بخوا خوا جل جلاله ئەگەر خۆی مەشیئەت و ئیرادەت بکە یەک کافر لەسەر زەویە نامێنێ، هەموویان ئیمان هێنن. أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين. أو خوا خوي نايوه إكراهيان كاتو بزور إيمان بين أيوة حريتيان هبه تو أي پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم أتي بزور مسلمانيان كي إيمان دار بن. إيمان شتيك لقلب إنسان، اعتقاد، عقيدة، فكرة. أبي لناخ وداب مزري كاري زور نية إيمان. بويا همو أو آية فرمايشتاني ك باس ئەکرێن لەسەر ئەوەی کە کافر لەسەر زەویە نابێ بمێنێ و بەو شێوە هەموویان بابی مشارەکەیان بۆ بەکارهاتەوە. بابی ئەقتولو نییە، بابی ئوقاتیلووە. طبعا ئەقتولو یعنی بکوژە، ئوقاتیلو یعنی بجەنگە. ئەم دوو کەلیمە زۆر جیاوازە. بۆیە جارێک بەبیرمە کە گەنجێک فکری ئەم قورئانی و بەناو قورئانی و ئەمانەی بۆ دروست بوو ئەوی چۆن ئەبێ ئەم ئاەتە پیرۆزە ئەم فەرمایشتە پیرۆزە چۆن ئەبێ؟ نابێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتی وای وتبێ أمرت أن أقاتل الناس، هەرچی خەڵک ئەبێ بیکوژم. آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەوەی نەفەرموو تۆ تێنەگەیشتووی. نەیفەرموو ئەمرم پێکراوە بکوژم، فەرمووی ئەمرم پێکراوە بجەنگم. جەنگ لەگەڵ کەسێکا ئەکرێ کە جەنگ بکە. اینجا الناس لە زمانی عەرەبیە ئەو ئەلفولامە عولەما ئەفەرموون ئەلفولامی جنسی تعمیم نییە، جنسێکە يعني بابلين عهدي ذهنية، يعني أمرت أن أقاتل الناس. بويا سيرك عيني لشرح الصحيح بخاري أفرمي أو الناس تنهى الناس مشركين جزيرة عربي ما بستوهج كسيتر. بو چونك ألف لامك عهدي ذهنية لويا أو أجينه. وأو آية بيروزة فرمي وقاتل المشركين كافة، هرشي مشرك لسر زويا هر همي بكوجن نافرمي بكوجن أفرمي بجنجن لقلي قاتلوا. ئەگەر جەنگیان لەگەڵا کردنەوە جەنگیان لەگەڵا کەن چونکە بابی مشارەکەیە و ئەوش تەفسیلاتی زۆری هەیە لە فقهی